ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵی خوێندکاری زانکۆی سلێمانی ئەم گردبوونەیەمان کرد لە پێناو پاڵپشتیکردنی سزادراوانی بادینان کە بە نەحەق دەستگیر کراون و ئامانجمان ئەوەیە و داواکەشمان ئەوە بوو کە هەرچی زووە زیندانی کراوەکانی بادینان کە بەبێت تاوان دەستگیر کراون ئازاد بکرێن. دروشمی زیاترەوەیە کە ئەومان دووپاتکرەوە کە سلێمانی و هەولێر و هەموو شارەکانی کوردستان یەکێکن هەومان لەگەڵ یەکین لە خەم و لە خۆشیە. بینی دووەمانەوە بوو کە پێویستە هەرچی زوو ئەم برادرانی بادینان کە بە نەحەق دەستگیر کراون ئازاد بکرێن و سێم شیشمانەوە بوو دووبارەکردنەوەی ئەوە بوو کە پەتی زوڵم و لە ڕاستیە لە قایمیا بەشڕێبووە پێویستە حکوومەتی هەرێم پێشەوەی کە ناڕزایەتەکان فراوانتر بن پێشەوەی کە زەخت و فشارە ناوخۆی و دەرەکەکان زیاتر لە سەریان بن و حکوومەتی هەرێمی کوردستانی و هەرێم شکۆی هەرێمی شۆک و قەوارەکە ئەوەی تر نابوت و ناشرین بێ لە دەرەوە ئەم برادرانی کە لە زیندانان ئازاد کرێن. بەڵێ بێگومان خۆ بە درێژایی مێژوو لە شۆڕشی فەڕەنسا شۆڕشی ئێران لە هەر شۆڕشێکی ترا خوێندکار بەشێک بۆ لە شۆڕش ینی ئەوە لە ڕاپەڕینی کوردستانی شەر ئەوە ڕوویداوە بەڵام ئێستا لە زانکۆکان بەگشتی بەهۆی ئەوەی کە حیزبەکان دەستیان قسوتە ناو هەموو جونگە ئەساسەکانی حکوومەتەوە بڵێن بەتایبەت لە زانکۆکان بە حیزبی کراون لە ڕاستیە ڕەنگە خوێنکار ناتوانێت ئەو قسەی کە لە دڵیاتی بە ئاشکرا بیکات بەڵام گرنگەوەیە خەڵکانێک هێشتا هەرماون کە دەنگی ناڕزایەتیان بەرز کردوێتەوە بە لە بەرامبەر ئەو زوڵم مستەمەی کە کراوە بەرامبەر بە ئەو برادرانی کە لە بادینان دەستگیر کراون.